بەڕێزان لەرکەن سڵاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر بەداری و بەڕێز و خۆشەویست شاد دەبمەوە لە پایتەختی کوردستانەوە لە هەولێر. دیارە ئەم شەویش سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستان دکتۆر کاوان ئیسماعیل لەگەڵما کە جەنابیان جگەلەوەی کە سەرۆکی لیستی پارتین لە هەولێر لە هەمان کاتدا ڕاگری کۆلێژی یاسان هەروەها هی زانستە سیاسیەکانی هیوادارم بتوانم زیاتر لەسەر مەسەلەی دەستور ڕابوەستم. هیوادارم بتوانم گفتوگۆیەکی سەرنجڕاکێش و هەم بە سوود لەگەڵ بەڕێزیدا ئەنجام بدەم و لە هەمان کاتدا ئێوەش زیاتر ئاشنای کارنامە شخصیەکانی خۆی و بەرنامەی لیستەکەشی ببن. بە ئومێدی ڕاکێشانی سەرنجتان بەردەوام ببم لە گفتوگۆکەم با بەڕێز دکتۆر کاوان ئیسماعیل سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستان لە شاری هەولێر بفەرمێ بۆ ئێرە. فەرموو. یاخوا بەخێر بێ. چۆنی دکتۆر؟ سەحەت و ئەحواڵە؟ معنەواتە هەموو شتە باشە؟ باشە بەرزە؟ بەخێر بێ یاخوا دکتۆر. بەخێر بێ دکتۆر سەر چاوەکانم. زۆر سپاس. دکتۆر بە دکتۆر کاوان ئیسماعیل بانگت بکەم یا بە دکتۆر کاوان گەردی؟ هەردووچیان دەبێت. خۆی زیاتر دکتۆر کاوان ئیسماعیل گەردیت پێ دەڵێن؟ خۆی من ناوی سیانیم دکتۆر کاوان ئیسماعیل ئیبراهیمە و ناسراوم لە ناو خەڵک بە دکتۆر کاوان گەردی. جا دکتۆر بۆ خۆتە زانی من لە ناو بەرنامەکەما زۆر جار پرسیاری دەستوری و ئەوانە لە میوانەکان مەکەم. تۆ خۆت ڕاگری کۆلێژی یاسای ئەم شەو عادەلەکە عکس نەکەیتەوە، تۆ پرسیاری دەستوری لە من بکەی من لەگەڵ تۆ دەرناچم خۆتە زانی. سپاس دەکەین. نەخێر نەزەنابیش ڕۆژنامە نووسێکی بەتوانای، بەڵام لە بەژێرەی پرسیارەکانی زەنابت من هەوڵ دەدەم وەڵامی پرسیارەکان. دکتۆر بەڕاستی بۆم گرنگە ڕای تۆ بزانم. هەندێک جار بڵێن بەر لەوەی کە سیڤیەکەت ببینن ئەمێ بزانم لەسەرەوەی هەندێک جار ئەمە بووە بە مایی جەدەل ئایا پەرلەمانتاران پێویستەکە پرسیاری دەستوریان لێ بکرێ؟ ینی بەڕای تۆ فۆرماتی ئەم پرۆگرامە ڕاو لەسەری چییە؟ بە پێویستی زانی معریفەی دەستوری لای هەموو پەرلەمانتاری هەبێ؟ خۆی ئەمە دەمێنێتەوە سەر وەڵام دانەوەی ئەم پرسیارە جەنابەت ینی ڕێژەیە نسبیە. ضرورية كبرلمانتارا قانونيەکان گشت مادە قانونیە دەستوریەکان هەزم بکەن و شارەزایی ئەی ئەوانی تر مەرجە لێی نەزانن یا ئەوانی تریشان پێویستە شارەزاییان هەبێت بەگوێرەی ئەو لیژنەی کەواتەیدا دەبن. پەرلەمانتار جگەل لە چەکی دەستور شتێکی تری هەیە؟ خۆی کاری پەرلەمانتاری بریتیە لە دانانی یاسا وەکو پەرلەمان وەکو مؤسسەی تەشریعی و هەروەها ڕقابە لەسەر ئەعمالی دەسەڵاتە جێبەجێکارەکان. لە ڕابردووە ئێمە فەراغی ئەمەمان هەبوو هەستە بە نەبوونی باگراوندی معریفی قانونیە کرد لە لای پەرلەمانتارانی کورد لە خولەکانی لە خولی یەکەمی لێ دەربچێت خولی یەکەمی لێ دەربچێت بەڵام خولەکانی تر بەو دەرەجەی زیاتر خولی یەکەمت بەدڵ بوو؟ خولی یەکەمم زۆر بەدڵ بوو. زۆر باشە. بینەرانی بەڕێز بە ئێستا بچینە لای CV دکتۆر کاوان ئیسماعیل گەردی سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای هەولێر. فەرموون. ئێوەش بەخێر بێن میوانە بەڕێزەکان. دکتۆر کاوان ئیسماعیل ئیبراهیم سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستانە لە پارێزگای هەولێر بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. دکتۆر کاوان خاوەنی بڕوانامەی بەکالۆریۆس و ماستەر و دکتۆرایە لە یاسا و لە ساڵی 1973 لەدایک بووە. دکتۆر کاوان ساڵی 2009 بڕوانامەی دکتۆراکەی لە بواری گرێبەستە نەوتیەکان و یاساینەوتدا وەرگرتووە و بە یەکەم توێژەری ئەکادمیدا دەندرێت لە زانکۆکانی هەرێمی کوردستان کە بڕوانامەی دکتۆرای لە بواری یاساینەوت وەرگرت بێت. دکتۆر کاوان پێی وایە پسپۆڕیەکەی یارمەتی دەدات بۆ ئەوەی بتوانێت بە شێوەیەکی باشتر هەوڵی بەدەستێنان و پاراستنی مافەکانی گەلی کوردستان لە عێراق بدات ئەگەر هاتوو لەلایەن دەنگدەرانەوە متمانەی پێبەخشرا. کارنامەی من بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بریتێ لەوەی کە هەڵقوڵاوە لە پسپۆڕیەکەی تایبەتەکەی خۆم کە بریتێ لە پسپۆڕی یاسا. من پرۆفیسۆر یاریدەدەرم لە یاسای مەدەنی و دکتۆرانامەکەشم لەسەر یاسای نەوت و گرێبەستە نەوتیەکانە. بێگومان یەکێک لەو بابەتە هەڵپەسێدراوانەی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بریتیە لە بابەتی گرێبەستە نەوتیەکان کەوەیەکێکە لە کێشەکان کە تەنانەت یاسای بودجەش زۆر جار دەوەسێتە سەر ئەو بابەتە. بۆیە کارنامەکەی من بریتی دەبێت لە ڕێگریکردنی هەر یاسایەکەوە دژی بەرژەوەندی باڵەکانی هەرێمی کوردستان و دژی بەرژەوەندی تاچی کوردستان بێت
جگە لە زمانی کوردی کە زمانی دایکە دکتۆر کاوان زمانەکانی عەرەبی و ئینگلیزیش بەباشی دەزانێت و خاوەنی چەندین توێژینەوەی بڵاوکراوە و کتێبە. دکتۆر کاوان لە تاوتوێکردنی چەندین ماستەرنامە و دکتۆرانامەش بەشدار بە و لە ژمارەی ڕێکخراو و لێژنەشدا ئەندامە و ڕاگری کۆلیژی یاسا و زانستە سیاسیەکانی زانکۆی سەلاحەدینیشە. دکتۆر کاوان ئاماژە بەوە دەکات یەکێکی دیکە لەو خاڵە سەرەکیانەی وەکو ئەندام پەرلەمان کاری بۆ دەکات بریتی دەبێت لە دەرچوونی یاسای نەوت و گاز کە تاوەکو ئێستا لە ئەنجومەنی نوێنەران دەرنەچووە. و هەروەها کارنامەکەم بریتی دەبێت لەوەی کەوا یاسای نەوت و گازی ئیتیحادی دەربسێت لە حکوومەتی ئیتیحادی لە عێراقی ئیتیحادی لە ئەنجومەنی نوێنەران، چونکە تاوەکو ئێستا ئێمە یەکێک لە بنەماکانی فێدرالی لە عێراقدا نەقسە، ئەویش بریتێ لە بەشداری پێکردن لە سەرۆت و سامان، چونکە فێدرالی بنیا دەندرێت لەسەر دوو بنەمای بەشداری پێکردن لە دەسەڵات و بەشداری پێکردن لە سەرۆت و سامان. سەرۆت و سامانەکە چۆن ئێمە بەشداریمان پێدەکرێت لە تەڕەواتی طبیعی عێراقی ئەگەر هاتو یاسای نەوت و گازی ئیتیحادی هەبێت. پارێزگای هەولێر خاوەنی 15 کورسیە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و زۆرینەی لیستە کوردستانیەکانیش ڕکابەتی یەکتر دەکەن بۆ بەدەستهێنانی زۆرترین کورسیەکانی ئەو پارێزگایە. بەڵێ جارێکی تر سڵاوتان لەبێ. بەخێر بن سەر چاومان بەخێر بن بینەرانی بەڕێز ئێستش بە بچینە لای بڕگەی دەنگدەری لایەنەکان و بزانین ئەوان چیەڵێن. بفەرمونون. دووبارە بەخێر بن برادەران، لە کامتانەوە دەست پێ بکەم. وڵا سەرەتا شعرێکمان پێشکەشکە با بەرنامەکە بگۆڕین با دووبارە نەبێت شعرێکی خۆت بڵێ. فەرمو شعری من هێز لەبەرە تۆ بیڵێ. من لەبەرمە. تۆ حەزەکەی کامیان بڵێم؟ تۆ خۆت چیت لەبەرەوە بڵێ. وەڵای من کۆنەکانم لەبەرە، بەڵام کۆنەکان خۆشتر ئەوانی با شعرێکی تازە بۆ بڵێم. ئەمە پێشم خۆشە ئەوەت پێوتم لەبەری بەخوا لەوە زیاتر ئەگەر خوێنەرەکانی پیجەکەم هەر خەریکیشی بەرنامی سیاسی بمیتر بلۆک مەکەن، ئەوە پێشکەشە بێەوە بەوانیش. خۆشەویستم با دووریش بیت بوونت بەسە لە ژیانما، خۆخێنی خۆشم نابینم هەشە لە دەمارەکانما، کەس هێندەی خۆم شعری خۆم ناخێنێتەوە، وەکو تابلۆ سەیرەکەم لە ناودێڕی شعرەکانما، دڵیشم تەنگ بێ بۆت ناگریم، ئەڵەم نەبا لێرەش بڕۆی بە جۆگەلەی بێنازی فرمێسکەکانما، من باوەڕدارم بە عاشق نامەوێت لە کەیەک هەبێ لە ئیمانما. قەزڕەنگە من لە تو زیاتری خۆت بخوێنەوە. تر لە من زیاتری شاریم نەخەینتەوە. زۆر زۆر سپاسە دەکەم. کاک ڕێبوار ئەنوەر، پارتی دیموکراتی کوردستان سەرۆکی لیستەکان ئەم شەو میوانمە ببوورە لەو جەوە ڕۆمانسیەوەتان بەمە سیاسەتەوە، بەڵام خەڵک بۆچی دەنگ بە ئێوە بات؟ پارتی دیموکراتی کوردستان حزبێکی سیاسی جەماوەری گەورەی سەرساحی سیاسی کوردستان و عێراقیشە، بەو حزبەیە کە دەتوانێت کوردستان بپارێزێەوە و حزبەیە لە ڕابردوو لە ئایندەش لە ڕابردوو سەلماندوێتی وە لە ئایندەش کاری جدی بۆەوە دەکاوەکو لە دروشمەکانی کە لە بۆ هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمانی عێراق کە دەڵێ دەستکەوتی زیاتر بۆ کوردستان باز لەوە دەکات کە پارتی پارێزەر و خاوەنی هەموو سەروەری و دەستکەوتەکانی گەلی کوردستانە لە مێژوودا و ئەوە ئیسپات کراوە پارتی بوو نەیهێشت کوردستان لە نێو بچێ دوهەمینیشیان لە 18 ئۆکتۆبەر پارتی بوو لە شەڕی پردێ و سەحێلا و زومار و ناوچەکانی تر پارتی بوو توانی هەیمەنەی حەشدی شعبی و سوپای عێراق بشکێنێ وەگەلی کوردستان بە سەربەرزی بهێڵێتەوە. بەداخەوە ئێمە بینیمان کە لە 16 ئۆکتۆبەر کارەساتێکی گەورە بوو بەسەر گەلی کوردستان هات و نەدەبوو بکرێ، بەڵام بەداخەوە من
ناڵێم هەموو یەکێتی بەڵام باڵێکی خیانەتکاری نێو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو قەزیان قەوماندووە نەیانتوانی ئیداما بە پرسی سربەخۆیی کوردستان بدەن کە پارتی ئاڵا هەڵگێر و مەشخەڵی سەرمەشق بووە کە بۆ ئەوەی بتوانێت گەلی کوردستان و بەرنامەتان چییە بۆ ژیان و معیشەتی خەڵک دڵنیان پارتی هەرچەنە ڕەنگە ئەو دەنگدەری یەکێتی کاکە بۆتان ملاحەزەی هەبێ لەسەر قسەکانت ئەویش ئەڵێ ملاحەزم هەیە بەڵام بۆ ژیان و معیشەتی خەڵک یعنی لە دەرەوەی مەسلەی ڕوانگە سیاسیەکە پارتی دیموکراتی کوردستان وەک لە هەمیشەدا ئەو پارتە بووە کە هەمیشە خۆی بەخاوەنی خەڵک زانیوەوە پارتی بەکردارەکانی و بە بەڵێنەکانی و لە ڕابردوو و لە ئێستاشدا ئەوەی پارتی گوتوێتی بۆ خەڵکی کوردستان ئەمە منەت نییە بەڵکو حەقێکی خەڵکی کوردستانە چونکە پارتیان کردووە بە براگەورە و پارتیان کردو بە هێزی گەورە لەسەر ساحەی سیاسی هەرێمی کوردستان و عێراقیشدا بۆیە پارتی دڵنیا بنەوەی کە دڵنیای هەموو دەرانی دەداتەوە دڵنیای خەڵکی کوردستانیش دەداتەوە لە داهاتوو و لە ئێستاشدا کە بەکردار سەلمان زۆر باشە کاک بۆتان وتێ سەرنج و تێبینی و هەیە لەسەر قسەکانی هەرچەندە بەڕاستی ئەوی من بزانم یەکێتی و پارتی قرار بوو مەسەڵەن بەپێی قسەی هەندێک سەرکردەی یەکێتی یەکتر تۆمەتبار نەکەن بەڵام دەنگدەرەکەی یەکێتیش حەقی هەیە کۆمنتی هەبێت یەکەم شێت پارتی نەکراوەتە برا گەورە خۆی کردوتە برا گەورە ناوانە دەرفەتی بە دووەم شێت برا گەورە بێ ڕۆحی گوێگرتنی بەپێ ئەوەیە کە پارتی زۆربەی جمگە سیاسیەکانی دەسەڵاتی لە هەرێمی کوردستان بۆ خۆی قۆڕی خۆ کردووە یەک تۆزەنگە بەڵام کە بۆی ئاوڕنێمەوە گەم لێ بە کاکە بەپێ ئەوەی ئەمن مەجاری قسەکانی جەنابتمدا بەس بەپێ ئەوەی کە پارتی زۆربەی جمگە سیاسیەکانی کوردستانی هەندێکی قۆڕە کردووە هەندێک بەپێ انتخابات بەڵام زۆربەی ئەو بڕیارانەی کە کەواتە لە کوردستاندا دەرچوتن بەشی شێری بەبەر پارتی دەکەوێت بەڵام وابزانین زۆربەی ئەم وەزعی بە مەسلەی ڕیفراندۆم مەسلەی فلیسکردنی پەرلەمان مەسلەی بژێوی خراپی خەڵک ئەمانە هەمووی بەشی شێری بەر پارتی یەکەوێت ئەزانیکە مەسایلی ڕفراندۆم شانازی بە پارتی دیموکراتی کوردستان و هەموو خەڵکی بەڵام ئێستاش پارتی هەر مەنگی بۆ هەر کەسەکانی یەک دقیقە گوێ بگرە ئاخردە گوێ بگرە برا گوێ بگرە بەڵێ هەر سەرکردەکانی پارتی بوون کە دوای ئەوە چوونەوە بەغدا کە دوای ئەوە بڕیاری سەرکردنی ڕیفراندۆمیاندا کاکە ئێوە ڕیشتان بۆ عبادی بەستا بوو کە لە دوای بەڵام 16 ئۆکتۆبریش 16 ئۆکتۆبریش دەمەڵکە قسە لەسەرەمەش کرد چەند ناوچە سەتا چەندی ناوچەی خاکی کوردستان لە دەسەڵاتی یەکێتی بوون دەست لە دەسەڵاتی پارتی بوو ئەوانی پارتیش بە بێتەقە تەسلیم کران بەڵام لەبەر ئەوە تەسلیم نەکران ئێمە یەکێتی شتێکەیە ئیعلامی یەکێتی ئیعلامی یەکێتی یەک دقە خەڵکی کوردستان ئیعلامی یەکێتی بە ئەخلاقانە نەیوت پارتی خیانەتی کردو باسی ئەو قەزەی نەکرد چونکە خەڵک شایەتی دەدا مەسەلاوە من نیم قسە لەسەر نیشتیمانی خەڵکی هەژار بەکوژدەدا چونکە ئەمە ریفراندۆم بوو ئەمە دەرهاویشتەی ریفراندۆم بوو کە عەبادیەکان چەپڵیان بۆ ریفراندۆم عەبادی هەرشی کردە ناوچەی کێشە لەسەرەکان دەرهاویشتەی ریفراندۆم شانازی میلەتی کورد لە مێژوودا پرسی ریفراندۆم ئەزانی مشکلەکانی ئێوە چییە؟ ئەزانی مشکلەکانی ئێوە چییە؟ و ئەزانن لەم کوردستانەیە هەموو حیزبەکانی تر بینەری تەلەڤیزۆن و ئێوە پێشکەشکار و میوانن لە بەرنمەکانە دیقەتێ مەجای نەهاو پەیمانیان دیارەنەوەی نوێ قەراریان ناوە خۆیان نێنە بەرنمەکانەوە دواتر بەرنمەکە کراوەیە ئۆتۆمبیلەکەش لە خزمەتیانە یعنی ئەو پیاوەش قسەی هەیە وەڵام من چاوەڕە دەکەم بزانم لە دەسەڵات قۆڕکردن دەتانەوێت لێرەش کاتەکە مەش قۆڕەکەم ڕاستێمش قسەمەیە لەسەرەوە نازانم چ شانازیە کە بەبەر پارتی کەوتووە کە لە کاتێکە شەنگال مەخمور سنجار لە کاتێکا بای حەسەن و هاڤانە بای حەسەن و هاڤانەی هەمووی ڕادەستی حەشدی شعبی کردن زیاتر لە 2000 شەهیدی شەڕی داعشی خوێنەکانی بەبادا هەموو ڕاکەکەی تەسمیلیە تەسمیلی دەستی حەشدی شعبی کرد هەر دوێنێ بوو دەتانگو ئێمە جیا دەبینەوە دەبینە دراوسێکی باش هەر دوێنێ بوو فەرشی سوورتان بۆ عەبادی ڕاخست باشە تێناگەم ئەو کاندیدەی ئێستا لە ستۆدیۆیەکە دانیشتووە بە چ ڕوویەکەوە دەڕوا لەوێ سوێندی یاسایی دەخوا ئەڵێ من ئیش کار دەکەم بۆ پاراستنی یەک پارچەی خاچی عراق و سەروەری عراق باشە ئەو نیفاق و دووڕوویە لە سیاست مانایەوە لە کوێی سیاست جێ دەبێتەوە ئەزانی چۆنە کاکە زانە کاکڕێوە خۆزگە دەیان بەڵام ئەزانی پارتەکان چیڵەن یعنی منطقی تێدا نیە ئەوە ئەڵێن ئێوە
هیچ یارمەتیەکی کورتتان نەدا بۆی ڕیفراندۆم بگاتە دوا قۆناغەکانی خۆتان هۆکاری شکستن دوای شەیکەن بە شکستی پارتی و ئەگەنەوە بە چاوی پارتیا ئەزانی چۆنەکە ئێمە قسەمان لەسەر ڕیفراندۆم نییە هەموو تاکێکی کورد باشە یەک پرسیار ئێوە ئەتوانن بەبێ ئەوەی باشە بەڵام ئێمە دەڵێن نەخێر ئێوە لە پێشمەرگەتان بەڵام پێدوانە یەکێک لە کێشەکانی تۆش ئەوەیە پێدوانە کاک ڕێبوار یعنی تۆ بە لەبری بانگەشە بۆ حیزبەکەی خۆت بکەی خەریکی ڕەشکردنی ئەوانی تاکی ئێوە بە ڕەشکردنی ئەوانی ترەتانەوە گەشتی خۆتان شانبن بابەتەکە ئەوەیە ئەمانە هەمووی سەروەریەکانی پارتین خەڵکی کوردستان دەبێ ئەمە ببینێ باش ئەوان هێشتا زاریان نەکردوێتەوە هێشتا باسی پارتیان کردووە کاکە بابەتەکە شتێکی دوایەوە تۆ بۆڵێ ئەوە دوای هەژدەی شوباتە کە تۆ توانی لێرا قسە بکەیت ئەمە پایتەختی کوردستانە کوردستان حزبەکانی کێ باشەکان بۆ پارتیە دووە کە ئێمە وەکو خەڵکی کوردستان ئێستا بە سەربەستی و بە ئازادی بژیندەرە ئێستا حەجی شادی لە ئەو سەربەستیی شاب لە مامۆستا هەڵدەدەن ئەو سەربەستیە ڕۆژنامە نووس تیرۆر دەکەن و دەیکوژن ئەوانە سەربەستیە غەڵەت بووە نەکراوە چەندە ئەوەی کە دەنجی ئازاد نەکوشت کامە سەربەستی ئێمە بووین ئێمە لە حکوومەت نەبووینە ئێمە دو ساڵ حکوومەت دو ساڵ دکتۆر حەفەی شوباتە لە حەفەی شوباتە حەفدەی شوبات لە حەفدەی شوباتە دکتۆر بەرهەم ساڵح باشترینیشی ئەوە بوو کە توانێتاندا ئەگەر پارتی نەخێر ئێمە دەستمان سوور نییە بە خوێنی کورد ئێمە دەستمان سوور نییە بە خوێنی کورد ئێمە دەستمان ڕەش نییە بە سەروەت و سامان و بە دزینی سەروەت و سامانی کورد ئێمە نەمان گوتووە هەر ئێمە پیاوی باشین پێشی ئێمە باشە کاکتۆر بەرهەم ئەم یعنی ئەم قسانە چییە ئێوە ئیکەن لە میدیا یعنی و ئەزانن خەڵک لە وڵاتە زاکیرەی نییە خەڵک تووشی نەخۆشی لە بیرچوونەوە بووە زۆربەی سەرکردەکانتان گەنجەکانی لە دەرچە بە باش و خراپەوە لە وڵاتەیە شەریک بوون چاکەکانی شانەیە و خراپەکانی شانە ئەمە چییە مەسەلەن هاتوونەتە دەرەوە هەرچی خراپەکان هەیە پارتی دیموکراتی کوردستان کردی هەرچی گەندەڵەکان هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان کردی ئەرێ لە وڵاتەیە کەسی پاک بێ جێگری سکرتێری گشتیەتی نەبێ من هاتوون ناڵێم ئێمە هاتوین تەنها ئێمە پاچین ئێمە دەڵێن ئێمە هاوپەیمانی ئێمە ئەسڵەن لەو ڕۆژەوەی هەموو ڕۆژە قسەتان لەسەر نەوتی کوردستانە کرد لەو ڕۆژەوەی بەدەست حەشدی شعبیەوەیە هەر پێ ناڵێن ئەسڵەن هاوپەیمانی دروستکردن بۆ گەڕانەوەی سەرۆت و سامانی ئەم میلەتەیە هاوپەیمانیمان دروستکردووە بۆەوەی ئەوانەی کە پارتی و یەکێتی فرۆشتیانەوە ئێمە بیگەڕێنەوە هاوپەیمانیمان دروستکردنیە بۆ گەڕانەوەی شکۆی تاچی کورد ئێمە ئیش دەکەین بۆ شکۆی ئەسڵەن ئێمە بەڵام دوا قسە تۆ باسی بەرەم ساڵحەکەی بەرەم ساڵح کۆمەڵێک یعنی حەقی نییە وەکو سیاسێکی وڵاتە لە کۆمەڵە شتا کە بەردەوام شەڕی گەندەڵی کردووە بەردەوام شەڕی چاکسازی کردووە هەزاران گەنجی ناردووە بۆ تواناسازی ئێوە بۆ شتانە شەو کە سەرکەوتو نەبوون شانازیەکەن ئەتانەوێت منافیسەکانی پارتی بە سەرکەوتنەکانی شێو شانازی نەکات ئێوە فەشەلەکانتان بە سەرکەوتن دەفرۆشنەوە بە میلەت وەکو کاگرنج گوتی هیوادارم ئەمانە زۆر باسی ئەو مۆزوع دەکەن ئەمن دەڵێن ئەم کە هەمویان لە هەناوی ئێمە بدەن ڕخسەتی ئێمە بدەن لە ساڵی 1975 لە نسکۆ بێ لە شام ئەوە هەر شان زۆر تۆبەری لە چاوەڕێ مەجالی ئەو برادەرەیەکێتی بە بەرمەتی نسکۆی 75 داستانی یەکاری سیویەکی ئاب مەسەلەی شنگالۆشتانە هەردوو لاتان زۆر سپاس هەردوو ئەمە حیزبەکان خاڵی گەشتیان زۆرە تکایە گەشتەکانتانی سسمار بکەن لای نێو گەنجی تازە سپاس بەخێربن ئێمە وەکو هاوپەیمانی نهاتوین بۆ ڕۆژکردنەوەی هیچ کەس و لایەنێک شەڕی ئێمە لەگەڵ سیستەمە هەڵەکەیە شەڕی ئێمە لەگەڵ بەردەردانی زۆر سپاس بەخێربن زۆر سپاس کاکەگیان زۆر سپاس یاخوا بەخێربن سپاس یاخوا بەخێربن
جابە ڕێزان سڵاوتان لەبێ ئەمە بە شعر دەستم پێ کردو ئاوا وەرە بە شعر نەبووە بەڵام ئەمە پێشتان بڵێم ئەینەن سیاسیەکانی ئەم وڵاتە ئەوەی کە لە تەلەڤیزۆنایی بینن ئاوا شەڕیانە و بەزم و ڕزمیانە و یەکتر ڕەشەکەن وانە سوێن بەخوا زۆربەی شەو تەلەفۆن بەیەکەوەکەن زۆربەی شەو عیلاکان زۆر باشە یعنی زۆر بەشیان برادرن ئەمانیش باوەڕم پێکەن دوای ئەو شەڕەگەرمە 2 سعات دانیشتون قاویان خواردەوە لەگەڵ منە بەڵامی تر سیاست لە وڵاتەیە ئاواییە کۆمنتت هەیە لەسەر قسەکان خۆی وەڵا هەندێک دەستەواژەی بەکارهینا من حەز ناکەم ئەو دەستەواژانە دووبارە ببتەوە چونکە نە نەهزی حیزبەکەی من نە نەهزی لیستەکەی من و نە نەهزی خۆم وەکو ئەکادیمیەک و زانکۆیەک کە 18 ساڵە خەڵک پەروەردە دەکەم لەسەر ڕەوشت بەرزی پێم باش نییە هەندێک دەستەواژە هەیە بەکار بێ وەکو بە مەسلەی بە چڕوویەک دەسن بۆ بەغدا و ئەم جۆرە دەستەواژانە ئێمە بوونی لیستی ژمارە 1970 پارتی دیموکراتی کوردستان لە بەغدا ضرورەتە بۆ دووبارە نەبوونەوەی 16 ئۆکتۆبەرەکانی تر بەڵام بەندەرەکەی ئێوەش یەکێتەکان ئەڵێن ئێمە بڕیارمان نابوو خەریکی بەرنامە و ئەجندای خۆمان بین خەڵک ڕەش نەکەین بەندەرەکەی ئێوە لێرە دەستی پێکرد و یەکێتی ئەڵێ لە ماسمیدیاشە ئەوە ئێوەن بەرامبەر بە یەکێتی دەستان پێکرد خەریکی ئەجندا و پلانی خۆتان بن ئێوە بەوانش خەریکی ئەجندا و پلانی خۆیان بن تۆ پیاوێکی قانونی و دەستوری من لەوە شتێگەم کە لەوانێ یعنی ئەگەر نەژڵێم هەزاران سەدانی وەکو منە مەسە پێگەیاندۆ ئێستش ڕاگری کۆلێژی لە باشە بەدایان هەزار بەڵام من پرسیارە دەستوریەکانی خۆم هەر لە یەکەم بۆیە وتت ئەبێ هەر کەسە و باشترە من لە مەجای خۆیان پرسیاری دەستوری لە بکەم با لە مەجای خۆتا پرسیاری دەستوریت لە بکەم بەپێی دەستوری عێراق ئەمە مەسلەیەکی زۆر گرنگی استراتیژیە حەزەکەم یعنی شەرحیشی بکەی لەگەڵا بەتەنیا بە مادەکانەوە بێگومان ئینشاءڵڵا شیزانی بەپێی دەستوری عێراق بەڕێوەبردنی کێڵگەنەوتیەکان و داڕشتنی سیاسەتە استراتیژیەکان سەبارەت بە نەوت و غاز بەتەنیا دەسەڵاتی حکوومەتی فیدراڵی عێراقا یاخود دەبێ بە هاوبەشی بێ لەگەڵ حکوومەتی هەرێم و پارێزگا بەرهەمێنرانی نەوت کە لە نێو هیچ هەرێمەکانین دەکرێت پێمان بڵێ دەستور لەو بارەیەوە و لە کام مادەیە چی دەڵێت؟ لە مادەی 112 دەستوری هەمیشەی عێراقی ساڵی 2005 ئاماژە بە بابەتێکی دەتوانین بڵێن نیمچە تەنزیمی کرایە سەبارەت بە کەرتی نەوت و گاز لە عێراقدا عادەتەن لە دەساتیرەکانی عالەم تەنها بە مادەیەک کۆتایی پێدێ ئەویش باسکردنە لە خاوەندارێتی و مڵکدارێتی کە نەوت لە وڵاتە مەسەلەن بۆ نمونە لە دەستورەکانی عێراق لە ساڵی 1925ەوە دەستور لە عێراقەیە لە ساڵی 58 دەستور هەیە بەڵام تەنها ئەوەی 25 دەستورێکی قانونی ئەساسی بووە ساڵی 58 ساڵی 6 ساڵی 64 ساڵی هەفتە ئەمان هەموو دەستور وەڵامەکەت زۆر تەواوە مادەی 112 بێگومان وەڵامەکەت تەواوە بەڵام شەرحەکەیم ئەوێ لەبەر ئەوەی ئەمەوێ بیکەم بە بنەما بۆ مناقەشە لەگەڵ تۆ چونکە زۆر مەسەلەی استراتیژیە ئیشکالمان هەیە لەگەڵ بەغا لەسەر ئەم تەنها یەک بەیەک بە کوردبەنی و دێر تەواوی بکەم ئەم دەستورانەی کە تازە باسم کرد ئەم دەستورانە تەنها باس لە خاوەنداریەتەکەی دەکا کە باز دەڵێ النفط مثلا ملكية عامة يعني أو إستاك لدستوري عراقي دوباره بيتوا لما دي 111 كذا النفط والغاز هو ملك كل الشعب العراقي في كل الأقاليم والمحافظات بلام أم دستورة كدستورة فيدرالية دستورة فيدرالية ولبر أو العراق بكوي عراق هەرێمی کوردستانی شەوە خاوەنی ثەروەی طبیعی نەوت و گازە بۆیە ضرورەت بوو مشەڕعی دەستوری عێراقی مادەیەشی بۆ تەرخان بکە بۆ ئەوەی نەبێتە داردەستێک لە دەست حکوومەتی ئیتیحادیان هەر دەسەڵاتێکی مرکزی کە بێ مافی ئەقالیم و پارێزگاکان پێشێ یعنی ئەمە نەقدە لە نەقسە لەم مادەیە لە زیانی کورد نەقص نییە ئەمە دقێکە مشەڕعەکان ئەوانەی کە داڕێژەرانی دەستور ئەوانەی کە دەستیان هەبوو لە نووسینەوەی ئەم دەستورە ئەمە فەزلەکە بۆ ئەوان دەگەڕێتەوە کەوا ئەم کەرتیان ئیهمال نەکردیە تەنها بە مادەی کۆتاییە نینایە کە مادەی 111 بەڵکو مادەی 112 بۆ ئیزافە کردیە و وشەیەکی تێدایە کە لە سێ پیت پێک دێ کە دەڵێ معن ئەو معیەتە ئەوەی کە شارەزایی لە زمانی عەرەبی هەبێت دەزانێت کەەوە ئەو معیەتە چەند ئەم سێ پیتە کە ئەم وشەیە کە لە سێ پیت پێک دێ چەند کاریگەرە مشارەکە
ئەوەیە کە تو دوو کەس بەیەکەوە شەریک بن لە شتێک بەڵام مەعیەت ئەوەیە هیچ کامیان لە کامێشی تریان 1 ملیمیش باڵا دەستر نەبێت ئەو مەعیەتە زۆر لە عەرەبەکان لە کاتی خۆی هەوڵیان دەداکەوە ئەم وشەیە تێدا نەبێت عەرەبە بە تایبەتی عەرەبە سونەکان و شیعەکان کەواتە ئەگەر کورد عەرەبی نەزانێ بە 3 پیت ڕەنگە زۆر شت لە دەست بە ئەگەر ئەو مەعیەتە نەبایە ئەو مەعیەتە لەناو کە دەڵێ معن ئەو مەعیەتە نەبایە لەوانەیە ئێستا حکوومەتی ئیتحادی زۆر بە ئاسانی بیتانی بە قانونێک بنێرێ بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەم قانونە کەوا مافی ئەقالیمەکان و هەرێمەکان پێشێل بکات باشە بەڵام بڕگەکەی تریشی ئەوەیە کە ئیدارەی مشتەرەکە کە دەڵێت تقوم الحكومة الاتحادية بإدارة النفط المستخرج من الحقول الحالية مع حكومات الأقاليم والمحافظات المنتجة أو معايا لرا إدارة دانكيا باس لإدارة كذا أو مشتركة إدارة بل إدارة نق مشتركة معية مثلا إما هم لقطاب خانة يعني نوي قطاب خانين لا قطاب خانة بيجيشتين الرحلة هي رحلة قطاب خانة كان كدوكز لسر يك كرسي دانشتونا يويك طاولة يعني لبيش أوي معيتك دس خوش دكتور لبري من ده برسيار ما بفريابكم براستي برسياري دوام وتت لسرتاق سكان تعبير تهاتي تيرا وتأبع لا دستور ومبادئ عامة قانونية كان برلمانتار شارزایی بله بالتأكيد باشا اما يولد بپرسم سرچاوی سرکی سادانان به پی دستوری عراق چیه و به پی کام ماده دستور لا مادەی دووەم کە باس لەوە دەکاتن کە دەڵێ باس لە ئاینی ئیسلام دەکا کە دین الدولة الرسمي في العراق والإسلام. بێگومان ئەوەش مادەی دووەمە لە دەستوری عراق سەرچاوی سەرەکیە سادانانە بنەرانی بەڕێز پاژ ناوبڕێک ئەگەڕێمەوە. باشی باریا من بو سرکفتنه کردستان پدیف سرکرده که بشیانه گفشت آرمان جاب دست خوبه بینیم از پارتیمه Business Class. تەنانەت ئەگە لە باشترین و ئاسوودەترین شوێنی دنیاش کار بکەن یادی خێزانەکەتان هەمیشە لە دڵدایە. خێزانیانی هەڵبژاردننی جوانی و هێمنی بۆ خۆشەویستەکان و کەسوکارت. ئەگەر دەتانەوێت هێمنی و جوانی بۆ خێزانەکەتان بە خەڵات ببەن سەردانی پلازای سەدەف بکەن. سەدەف تەنیا فرۆشکانیە بەڵکو وەکو میوانداریەک وایە بۆ هێمنی خێزان و جوانی خانووەکانتان باشترین کوالەتی شوویکی بێوێنە لە سەدەف. سەدەف لە بەرگەگرتن بێوێنەیە لە جوانیش وەک مرواری. بەیانیان لە تایخانە چای جیهان لەسەر کار چای جیهان لە کافتریا بە بێدەنگی لەگەڵ یار بە بێیار چای جیهان لە ماوە دۆستان لە زەماوەندیش چای جیهان بە ڕۆژ و بە شەو تا لە دوای چا لە دوای چا چای جیهان چایەکی تایبەت بۆ هەمووان. لەگەڵ LG ڕێگەکەت بکە بە چیرۆک با کڕینی مۆبایلێکی LG بەشدار دەبیت لە هەلی بردنەوەی ئۆتۆمبیلێکی مۆدێل 2010 و چەندین خەڵاتی تر. ئەسێ تاکە بریکاری مۆبایلی LG لە عێراق.
ئەزانم زۆر باش سڵاوتان دەبێ فەرمو بەردەوامین لەگەڵ کاک حاجی لەگەڵ بربژێری پارتی دیموکراتی کوردستان دکتۆر کاوان ئیسماعیل گەردی دیارە دکتۆر من ئەمە پێوە بڵام خەڵک لە کوردستان سیاسەتی زۆر لە بەرچاو کەوتووە تۆکو ئەوەی کە حاجیشی تو چوویتە تەماڵی خوا بەڵێ نەداوە لەگەڵ خەڵک ڕازگۆ بیت و من 22 ساڵی خزمەتکردنم لە فەرمانگەکانی دەوڵات 5 ساڵی لە دەرەوەی زانکۆ و 18 ساڵیش لە ناوەوەی زانکۆ شایدی ئەوە دەدەنکەوە من ڕازگۆ دەبم لەگەر ئەو خەڵکەی کە دەنگ بە لیستی ژمارە 180 پارتی و کاندیدی ژمارە دەدا خەڵک تێگەشتێکی لا دروست بووە لە سیاست هەمووی دوو لە ڕووی ئێوە کاندید و سیاست مەداران و بینەران ئەڵەن هەمووی تەڵەکە بازی و ڕاوڕوت و فرت و فێڵ و پارە پیاکردن ئەگەر هات وێچێک ببێت بە ئەندامی ئەنجومەنی نوێنەران یاخود ببتە نوێنەری خەڵک دوو کاری سەرەکی هەیە لەوانەیە سیاست بەشێکی بێت بەڵام بەشە سەرەکیەکەی بریتێ لەوەی چۆن خزمەتی خەڵک دەکات زۆر باشە خەڵک دەکات دەست خۆش دکتۆر بۆچی جارێکی دیکە نەوت و غاز بۆتەوە کێشە لە عێراقدا دوای ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن ئایا دەستوری عێراق لەو بارەوە ڕوونیە یا بەڕای تۆ شتی دیکەیە شتی ترە لەبەر ئەوەی دەستورەکە زۆر وازحە بەڵام ئێستا من پرۆژە دەستورێکم پرۆژە یاسای قانونی نەفت و غازی ئیتیحادیم لەژێر دەستدایە کەوا باس لەوە دەکات لە ڕۆژی چاری هەفتی 2007 پێشکەش بە ئەنجومەنی نێران کرایە لەسەریش نووسرایە بصفە عاجی لە پێویستە عرض بکرێتە سەر پەرلەمانی ئیتیحادی ئێستا من ئەمڕۆ 29 چاری 2010 تاوەکو ئێستا لەوێ لە ڕەفەکانی ئەنجومەنی نوێنەران مایتەوە ئەمە شتیترە وای کردێکەوە لێ ناگەڕێت ئەم یاسا دەربچێت و کەرتی نەوت و گاز بە عالیقی و بە هەڵپەسێردراوی لە عێراقی ئیتیحادی مایتەوە هۆکارەکەش ئەوە دەگەڕێتەوە التاریخ يعيد نفسه ئەم دەسەڵاتدارانی عێراق بە تایبەتی شیعەکان دەیانەوێت سیاسەتی حزبی بەعث دووبارە بکەنەوە کەوا سەیطرە لەسەر کەرتی نەوت و گاز بکەن و بە مەرکەزی بکەن کە ئەمەش گونجاو نییە لەگە بنەماکانی فێدرالی لە عێراقی دوای ساڵی 2000 باشە وتە سیاسەتی نەوت و غاز بە هەڵپەسێراوی ماوەتەوە هەموو کەرتەکە بە تەواوەتی بڵێ باشە یاسای نەوت و غاز لەم خولەدا لەوانەیە بۆ خۆتەزانی یەکێک بێ لەو یاسایانەی کە لە پەرلەماندا دێتە پێشەوە جارێکی تر ئایا ئێوە وەک پسپۆڕێکی و بوارە هیچ پرۆژێکتان هەیە بۆ مەبەستا ئایا ئەو مادەی 112 دەستوری عێراق کە باس دەکرد یاسای نەوت و غازی کوردستان دەبێتە ڕێگرێکی یاسایی بۆ دەرنەچوون یاسای نەوت و غاز لە عێراقا کە بە پێچەوانەی بەرژەوەندیەکانی گەلی کوردستان بێ پرۆژەکە من وەکو تاکە کەس ناتوانم تەنها وەکو بەتەنها پرۆژەکە وەکو لیستەکەم بە هاوکاری فراکسیۆنەکەم و فراکسیۆنەکانی کوردیەکانی تر هەوڵ دەدەمکەوە ئەم یاسایە تەمریر بێت لە پەرلەمانی ئیتیحادی بەڵام یاسای نەوت و گازی ژمارە 22 ساڵی 2007 هەرێمی کوردستان هیچ کاتێک ڕێگرنیە لەبەر ئەوەی لە دەستوری عێراقیدا هاتووەکەوە ئەقانیمەکان بۆیان هەیە بە تایبەتی ئیقلیمی کوردستان هەرکو لە مادەی 117 ئاماژەی پێکراوە کەوا ئیقرار دەکات بە قانونەکانی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستانیش بۆ هەیە یاسا دەربکە بالعکس ئەوە نەقسی قانونیە لە عێراقی ئیتیحادی کەوا ڕێگرە لە بەرەو پێشچوونی کەرتی نەوت و گاز بەڵام لە هەرێمی کوردستان نەقسی تەشریعیمان نییە ئەگەر هاتو کێشەیەک هەبێت بەهۆی دابەزینی نرخی نەوت یاخود بەهۆی شەڕی داعش ئەمە وای کردێکەوە هەندێک کێشە و مەشاکل دروست بێت لە کەرتی نەوت و گازی لە هەرێمی کوردستان پێشووتە دەستور کێشەیتیان ئێستا شەڵەی نەقسی قانونیان هەیە دەستوری باش لە دەستور هەڵنەهێنراوە قانونەکان هەڵدەهێنراوە لە ڕێگریان کردووە تەنانەت ئێستا لە کۆتاییەکان وەکو دەڵێ لە کوردەواری خۆمان دەڵێ لە ئاخیر و ئۆخرەکەی قانونی شەریکەی نەفتی وەتەنی عێراقیان دەرکردێ کە ئەم قانونە 100% ڕێک بە پێچەوانەی دەستوری عێراقیە ئەمەش تەمریر کرایە بە ئەغلەبیە بەداخەوە هەندێک لیستی کوردی لەوێن دەروە بە بەژن و باڵای ئەم قانونەدا هەڵدەڕێن کە ئەمە ئەسڵ و ئەساسی نیە ئەم قانونە بە پێچەوانەی مەبدەئی مشارەکەیە بە پێچەوانەی مەبدەئی فێدرالیە و نەدەبایە ئەم قانونە پێش دەرچوونی قانونی نەوت و گازی ئیتیحادی دەربچێت زۆر باشە شتێکی ترەیە کە زۆر گرنگە ئەویش یاسای دەستەی گشتی چاودێری داهاتە فیدراڵیەکانە تا ئێستا خۆتەزانی دەرنەچووە ئایا ئەوە لە بەرنامەی ئێوەدایە و چ سوودێکیە بێ ئەگەرم ئەمە دەرچێ بۆ کوردستان ئێمە لەو بەرنامەیەی یاخود لەو مذەکەرە قانونیەی کە کاتێک ئامادەمان کرد پێشی ئەنجامدانی ڕیفراندۆم و پێشکەشمان کرد بە
حکوومەتی اتحادی و بە هەموو قنسولیەکانی عالم کە لە هەرێمی کوردستان نوێنەرایەتیان هەیە یەکێک لە بنەماکە یەکێک لە میحوەرەکانی بریتی بوو لە عدم التكامل التشريعي في العراق ئەمە تەکاملی تەشریعی واتە لە عێراق هەندێک قانون هەیە کە تابعی دەستوری هەیە تابعی فێدرالی هەیە ئەم قانونانە دەرنەچوە تاوەکو ئێستا ئەمە ناومان لێ نابوو عدم التكامل التشريعي ئەم تەواو نەبوونی تەشریعی لە عێراقدا پێویستی بەکارکردن لەسەرە پێویستە ئەم قانونانە دەربسن لەبەر ئەوەی دەرچێ پرسیارەکەمەوە بوو سوودی چییە بۆ کوردستان سوودەکەی ئەوەیە ئێستا ئەو کاتە لە عێراقی ئەوانەی کە لە عێراقدا دەسەڵاتیان هەیە وە شیعەکان بە تایبەتی کە باس لە ئەغلەبیە و ئەقەلیە دەکەن ئەو کاتە بۆیان ناسێتە سەر لەبەر ئەوەی ڕاستە دقێکی بڕگەیەکی دقیق و وردمان نییە کە باز لە التوافق بکە بەڵام کۆمەڵی قوانین هەیە زەمانەتی ئەو تەوافقە دەکات باشە لە کارنامەی پارتیا ئەمە هەیە ئیشی بۆ بکەن کارنامەی پارتی چاردە خاڵە باس لە بەدقیقی باسی ئەم یاسایە ناکە بەڵام باس لە قانونی مەجلیسی اتحاد دەکا مەسەلەن بۆ نمونە باش ئەمەی کە پارتی نووسیوێتی ئەم چواردە خاڵە هەر لە گۆترەیە یا بەڕاستی مەسەلێکی مەبدەئیە لاتانوەتانەوەیشی بۆ بکەن ئەمە مەسەلەیەکی مەبدەئی و دەمانەوێت ئیشی لەسەر بکەین و هەروەها جگە لەمەش بابەتە تەفسیلیەکان و ئیزرائیەکانیش باشە دکتۆر دەستوری عێراق زۆرتر لە سەرمادەی 112 وەستم خۆشت لە سەرەتاکەەوە جوان شەرحت کرد باسی کێڵگەنەوتی هەبووەکان ئێستا کەواتە ئەو کێڵگانەی کە لە 2005 نەوتیان لە دەرهێنرا نەک ئەوانەی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دۆزراونەتەوە و بەرهێنانیان تیاکراوە ئایا ئەبێ ڕێکەوتنی تایبەت لەسەرەوە کێڵگا تازانە بکرێت و لە یاسای نەوت و غازدا کێشەکە چارەسەر بکرێ یان ئەگەر چارەسەر نەکرێ بەرەو چۆ ئەڕۆین جارێکی تر خۆی وشەی کە باز لە الحالیە دەکا کە وشەی الحالیە لە نێوان دوو کەوانەدا کە لە مادەی 112 لە بەڕگەی یەکەم ئاماژەی پێکراوە ئەمە مەقسوود بووە کەوا ئەوانی حقوقی مستەقبەلی ئەقالیمەکان ئەقلیمی کوردستان و هەروەها ئەقالیمی تر ئەگە لە عێراق دروست بوو ئەمانە دەتوانن ئیدارەی بکەن بەتەنها بەڵام لە سیاسەتەکە لە ڕسمی سیاسەتەکە ئەو کاتە دەگەڕێنەوە بۆ بەغدا لە ڕسمی سیاسەتی نەوتی عێراق بەڵام ڕسمی سیاست چۆن دەبێت لەژێر سایەی قانونێکی یەکگرتوو دەبێت لە قانونێکی اتحادی دەبێت جاکەواتە بوونی ئەم عیبارەتە بوونی کە دەڵێ الحقول الحالیە واتە حقوق لە مستەقبەلیەکان کە لە داهاتوو دەدۆزرێنەوە هیچ ڕێگریەک نییە کەوا حکوومەتی اتحادی بۆی نییە ڕێگری بکات بۆی نییە ڕێگری بکات بەپێی دەستور ئەمە تەفسیری تۆیە نەخێت دقەکە وایە تەفسیری ناوێت هەموو یاساناسێک ئێستا ئەو گەنجانەی کە لێرن ناتوان دروستکەن بۆ ئەمە ئەوان دروستیان کردیە ئیشکالیان دروست کردێ خولی ئایندەیە کە ئێوە بتانەوە مەسەلەنی تر ئەمە یەکجار ئێمە دەبی ئەو کاتە بە قووەتی قانون و بە قووەتی قەناعەت پێهینانیان کەوا تیان بگەینین کەوا ئەم مادە دەستوریە غامیض نییە تاوەکو تەفسیر قووەتی قانونێک کرد بەس بە بەڵێ و نەخێر مەسەن زۆر جار خەڵکێک لە بەرنامەکانمان پرسیارەکەڵێ جاخۆ ئێمە بە زۆرینە و کەمینە بڕیارێرە ئێمە هەرچیە بکەین هەر ناتوانین بڕیار بین ئەوان زۆرینەن ئایا قووەتی قانون هەنێک جار جێگەی کورسیە گرێتەوە بەڵێ بەتاکید زۆر سپاس لە خولی یەکەم ئەمە زۆر بەوازحی دیار بوو باشە زۆر جار بەرپرسانی حکوومەتی فیدراڵی عراقڵێن دەبێ بەرەمێنان و بەڕێوەبردننی کێڵگەنەوتیەکان بدرێتە دەست کۆمپانیای نیشتیمانی فرۆشتنی نەوتواتە بدرێتە دەست سۆمۆ ئایا ئەو پێچوانی دەستوری عراق نییە کە دەڵێ دەبێت کێڵگەنەوتیەکان بە شێوەیەکی ئاوبەش لەگەڵ هەرێم بەڕێوە ببرێن مەسئلەی فرۆشتنی نەوت لە دەستور ئاماژەی پێنەکرایە خودی فرۆشتنی نەوت بەڵام ئیدارەی کەرتەکە پێویستە بە تەنسیق بێت لە ئەو حەقلانێکەوە حالین واتە ئەوەی کە تاوەکو ساڵی 2005 بەرهەمی تێدا هاتووە جا ئەگەر هاتوو ڕێکەوتنێک بکرێت لەوەی لەدا هاتوو ئەو لەدا هاتوو فرۆشتنەکە بە تەنسیق بێت لە نێوان حکوومەتی هەرێم و لە نێوان کۆمپانیای سۆمۆ ئەمە بە پێچەوانەی دەستور نییە کەواتە ئێستا کەس بەلای خۆیان ڕایکێشە لەبەری دەستور ڕوونی نەکردوێتەوە فرۆشتنەکە باسی فرۆشتنی نەکردووە دەستوری عێراقی کەواتە حکوومەتی هەرێم هەمەتوانێ بیفرۆشێ هەم ئەوانی شەتوان شەڕی پێ بفرۆشن هەمەتوانن تەعنیش لە قەراری مەرکەز بن هیچ نەسێکی قانونی دەستوری نییە کەوا ڕێگری بکات لە فرۆشتنی نەوت لەلایەن حکوومەتی ئەقالیم باشە داهاتی عراق لە کاتی دامەزراندنی دەوڵەتی عراقەوە تاوەکو ڕوخانی ڕژێمی سەدام 550 ملیار دلار بووە بەڵام لە 2003 تاوەکو ئێستا داهاتەکەی عراق 1 تریلیۆن و 170 ملیار دلاری تێپەڕانوە کەچی عراق ئێستا 124 ملیار دلار قەرزارە لەبەرەوەش عراق پێنجەمین گەڵندەڵترین وڵاتەکانی جیهانە ئێوە ئەگەر بکەنە پەرلەمان ئەتوانن چ بکەن لەم بارەوە بۆ ئەوەی کە یعنی ڕۆڵێکتان هەبێت لە دەرکردنی عراق لەم قەرزانە بە سیاسەتێکی زانایانە
ئەمە بە حقیقەت کارێکی زۆر زۆر قورسە لەبەر ئەوەی ئەو ڕقەمەی کە باسی دەکەی ڕقەمێکە ئیسیهانەی پێ ناکرێت بەتەکیید تۆ ئەو کاتە دەبی بگەڕێەوە سەر ئەوەی کەوا تۆ چۆن قانونی دەستەی نەزاهە یاخود بڵێن دەستەی نەزاهە لە عێراق تەفعیل بکەیت و بتوانیت پرۆژەی چاکسازی پێشکەش بکەیت لەوەی کە ئەم نەوتەی کەوا دەردێت ئەم نەوتە ینی خەڵک زۆر گزارگلەیی بەداخەوە هەندێک لیستەیە ئێستا وا تەسەوڕ دەکەین انتخاباتی پەرلەمانی کوردستانە باز لە کێشەکانی ناوەخۆ دەکا باز لە کێشەکانی ئەولا ناکە دەکرێت کەوا تۆ ئەم پارە زۆرێک کە لە عێراق دەردێ نازانین کەس نازانی بەرەو چێ دەڕوا عێراقێک کەوا عێراقێکی داڕما حەزمی بە هەدەردانەکان زۆر هەدەردانەکان یەکجار زۆرە ببوورە تەنانەت باس لەوە دەکەن کەوا دەڵێن کە چەند ئەو بۆڕیەنەوتیەکان بەقەدەر ئەو کەسانی کە نفودیان هەیە ئەوەی تێکرایە وەکو بڵێ فەراغێکی تێکرایە و لەم بۆڕیەنەوتانە بۆ کەسانێک دەڕواکە کە خاوەن دەسەڵاتن لە عێراق نفودێکی عسکەری یاخود نفودێکی سیاسی یاخود نفودی داهاتەکەی بەشێکی زۆری بۆ ئەشخاص و بۆ ئەحزاب و بۆ قەوارە و بۆ سەرۆکلیست و بۆ ئەوانەیە من لە ساڵی 2012 مقابلەیەکم کرد کە ئەو کاتە باسییان ینی باسی ساڵی 2012 دەکەم باسییان لەوەی دەکرد کە تەنانەت نەک لە عێراق تەنانەت لەو منشئاتانەی لە بەندەری جیهانی تورکیا نەوت لە عێراق بەعداد نافرۆشتێ کاتێک مەسەرەن بۆ نمونە خەزانەکە ئەو خەزانی نەوتەکە پڕ دەبێت لە نەوت چۆن بڵێ شیشێک دەخەنە خوارەوە بە جێرەی شیشەکە جا فەرمو ئەگەر هات و ئەو مۆزەفەی لەسەر شیشەکەی کەمێک بەرزی بکاتەوە یاخود کەمێک بەرزی نەکاتەوە دەبی چ گەندەڵی تێدا بێت کۆمپانیای سۆمۆ لەوێ زۆر زۆرە کۆمپانیای سۆمۆ لە بەردەستێکی بچووکەوە تاوەکو گەورەترین بەڕێوەبەری سەر بە یەک حیزبە سەر بە یەک تائیفەیە گەندەڵترین شەریکەی نەود لە عێراق بێت شەریکەی سۆمۆیە کە تاوەکو ئێستا کەس باسی ناکات هەندێک لایانی شەیە بەداخەوە بە بەژن و باڵایدا هەڵدەڵێن و دەڵێن پێویستە ئێمە نەوتی هەرێمی کوردستان ئەمە معلومەیە ئەمە معلومەیەکی دقیقە زۆر باشە ئێوە سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستان لە هەولێر جاری پێشوو حەو کورسیتانێنە ئەم جارە ڕکابەریەکە بۆ خۆی زۆر توندا تەسەورەکەی ئەم جارە و دەنگە بێننەوە لە هەولێر بەجێرێ ئەو ڕاپرسیانەی کەواکرا لەسەر بنەمای زانستی هیچ ئەو ڕاپرسیانە هیچیان ڕاپرسیەکان لەسەر ئەساسێکی نازانستی نەبووە باس لەوە ناکات کەوا پارتی دیموکراتی کوردستان کورسیەکانی لە هەولێر کەم بکات خۆت چ دەڵێ خۆت چیاڵێ من تەسەوڕ دەکەم ئەو جارە ئەگەر لە هەشت زیاتر نینین لە هەشت کەمتر ناینی یعنی کورسیە زیاکەن کورسێک زیاد دەکات بڵێ ئەوەنە ئینجاستان هەیە بۆ میلەتە پارتی بڵێ هەرێمی کوردستانمان پاراستیە قوارەی هەرێمی کوردستانمان پاراستیە توانیتمان بە هەوڵە دیبلۆماسیەکانمان کە قیادەی حکوومەت لە ژێردەستی پارتی دیموکراتی کوردستاندایە توانیتمان ئەو بارودۆخەی کە لە دوای 16 ئۆکتۆبەر دروست بوو لە هەرێمی کوردستان بیگەڕێنینەوە بۆ دۆخێکی زۆر باش بەڵام ئەو گەنجەوتی لە 150 خاکی کوردستانتان لەدەستداوە من تعبیرەکەی وەڵام تۆ زانی من مەسەلەن من زۆر ڕیفراندۆم چی بووم لە کاتی نەکە بەڵام بەڕاستی زۆرترین ڕەخنەکە لە ناو سیارەکەمان لە پارتی ئەگیرە ئەڵێ ئێوە ئەو شکستە بە ئینجاز بە خەڵکە فرۆشتنەوە تۆ چی ئەڵێ نەخێر ئەمە مەسەلەی ڕیفراندۆم هەمومان ڕیفراندۆم چین بەڵام بابەتی ئەمە شکست نییە ئەمە بارودۆخێکە ئەوە مجتەمەعی دەولیەکەوە ئەم وەزعی خوڵقان ئەمە ئەنقەرە و تەهران و عەبادینین کەوا ڕێگریان لەوەی کرد کە ڕیفراندۆم زۆر سەرکەوتوو بوو نەتیجەیەکی باشی هینا 92 بەرەو سەرەوە پۆینتات خەڵک دەنجیدا بە بەڵێ بۆ ڕیفراندۆم شتێکی تریشی پێوتی وتی بە چ ڕوویەکەوە ئەچی بۆ بەغا لە کاتێکایەوە شنگالتان لەدەستدا ئێمە شنگالمان لە دەست نەدایە بارودۆخێکی دەولی وای کردێکەوە ئەم وەزع دروست بێت و هەر کاتێکیش ئەگەر هات و لیستی پارتی غائب بێت لە بەغدا ئەو کاتە بەرژەوەندی باڵەکانی هەرێمی کوردستان دەکەوتە خەتەر ئێمە بەو ڕۆوە دەچینەوە بەغدا باشە لە هەولێر کام لیست بە ڕکابەری خۆتان دەزانن تەسەوڕ ناکەم تەسەوڕ ناکەن کەوا لیستەکان بتوانن هیچ لیستێک بتوانین نیوەی کورسەکانی پارتیش بەدەستبێنێت هیچ لیستێک نیوەشی بەدەستنانە تۆ خۆت من هەشتم باس کرد کەواتە ئەویتریان دابش دەبێت بەسەر لیستەکانی باشە تۆ وەکو دکتۆر کاوان ئیسماعیل گەردی چاوەڕێی ڕێژەی دەنگێکی زۆری بۆ خۆت خۆی
وەکو ئەکادیمیەک وەڵامی ئەو پرسیارە دەدەمەوە انتخابات مفازعاتی زۆری تێدایە مفاجعەکە ئەوە بێتەوە دەنگت کەمە بەیا زۆرە بێ ناتوانم هیچ بڕیارێک بدەم بەڵام تەوەقعی ئەوە دەکەم بەجێرێ ئەو خزمەتەی کەوا کردی چاوەڕێی دەنگی کەی زیاتر گەنجان زیاتر لە هەموو چین و زیاتر گەردیەکان زیاتر گەنجەکان زیاتر ئەکادیمیەکان یا هەموو چین و توێژەکان لە هەموو چین و توێژەکان چونکە لەبەرەوەی من هیچ ڕۆڵەیەک نییە ینی هیچ قوتابیەکی زانکۆنیە کەوا منداڵی خانەوادەیەک نەبێت من ئەوە 18 ساڵە ڕۆڵەی ئەو خانەوادانە پێدەگەینم ئەڵەن لەوانەکان تا ئەمەندە جدی و وشکی مەسەلەن یعنی بۆ ئەوی خوێندکار پێ بگەێنی ئەیان گوشیت ئەمە خۆشەویستی کردووی بۆ انتخاباتە یا بێزراوی کردی هەموو قوتابیەکانم ئەوانەی کە تەخەڕوزیان کردیا لە زیاتی بەخۆیان دەنگم بۆ بدەن دەنجشم بۆ کۆ دەکەنەوە لەبەر ئەوەی دەزانن لە دوای تەخەڕوزیان چ قازانجێکیان پێگەیشتە دوو خولەک کاتم ماوە لەبەرەوەی زۆربەتان پارتین لێرە پێم وانە پرسیاری معاکسیەوتان هەبێ بە دوو کەس پرسیار بکە پرسیار بەس پرسیار تخوا جارێ بەخێر هاتنی دکتۆر کاوان دەکەم ئەمە هەمومان ڕیفراندومچی پارتی و بارزانینە داوات لێ دەکەم چون پێشمەرگە لە پردێ پشتگیری لە هەولێر و هەولێریەکان کرد هەموو هەولێری دەزانن ئایا بەڵێنی دەدەیە ئەو هەموو پارتیانە کە کەرکووکی بەگەڕێنیەوە بوو کوردستانیانە زۆر سپاس کەسێکی تر پرسیار بەڵە فەرموو دەستخۆشتان لێ دەکەم بۆ ئەم بەرنامەیە کاک ڕەنج گومان لەوەدانە کەوا جەنابی دکتۆر کەسێکی ئەکادیمیە لەو بارەی کە جەنابتان مناقشەتان لەسەر کرد لە باری یاسایەکەن بەڵام پرسیارەکەم ئەوە لە بوو جەنابی دکتۆر جگە لە مەبادیئی قوانین و یاخود دەستور ئایا بەرنامەی دکتۆر چی دەبێت لە بوو گەنجان و لاوان و مامۆستان و قوتابیان و هونەرمەندان لە داهاتوودا دەستخۆش یەکێ ئەو گەنجەی دووە بەڵە فەرموو کاک ڕەنج بەخێراتیمە بەڕێزەکەت دەکەین دکتۆر کاوان کاندیدی ژمارەیەک لە لیستی 1970 پارتی دیموکراتی کوردستان دکتۆر کاوان گومان لەوەی دانیەکەوە پارتی دیموکراتی کوردستان هەر لە سەرتای دامەزراندنەوە تاکو ئەمڕۆ وەکو حزبێکی نمونەیی لە ناو لە دەرەوەی کوردستان ڕفتاری لەگەر کراوە و خاوەنی مێژوێکی پڕ لە سەروی پڕ لە قارەمانەتیە و هەردەم مژدەی بەفڕۆنە چوونی خوێنی شەهیدانی داوەتەوە کە سوکاری شەهیدان ئەگەر جەنابتان گەیشتێ بەغدا هەوڵی ئەوە دەدەیتکەوە پردێکی پەیوەندی لەگەڵ دادگانی و دەوڵەتەکان دروست بکەی بۆ ئەوی بەدەستێنانی یاسایەک بۆ ئەوی ئەو نەتەوانەیەکەوە هەوڵی بەدەستێنانی مافی چاری خۆنووسین دەدەن سەر پرسیارەکە کۆکەرەوە لە خولەکێکە وەڵام سەبارەت بە پرسیاری یەکەمیان بۆ گەنجان و بۆ مامۆستایان و بۆ مستەقەفین لە کوردستان بەتەکید ئێمە لە وڵاتێکی نەوتیدا دەژین ئەوە شەڕی داعشیش کۆتایی پێهات کەواتە پێویستە ئێمە هەوڵ بدەین لەوەی کەوا پشتێک دیاری بکرێت بۆ قوتابیانی دەرچوو لە زانکۆ پێشی ئەوەی کەوا کارێک بدۆزنەوە من ئەو پرۆژەیەم لە لێشێک لە بەرنامەکانمە کەوا بڕێک لە بودجە تەرخان بکرێت بۆ گەنجان ئەوانەی کە دەردەسن لە زانکۆکان پێش ئەوەی کارێک بدۆزنەوە لە کەرتی تایبەت یاخود لە کەرتی گشتی بڕێکیان بۆ دیاری بکرێت بەڵام ئەو بڕە نەبێتە مای ئەوەی کەوا واز بینیت و هیچ کارێک بۆ خۆی نەدۆزێتەوە و هەروەها پێویستە مامۆستایانی زانکۆی هەرێمی کوردستان بێبەش نەبن لەو هەموو دەورات و ئیفاداتانی کەوا لە دەرەوەی عێراق ئەنجام دەدرێت بەداخەوە چەند ساڵێکە هەرێمی کوردستانی لێ بێبەش کرایە ئەمە ژێچێک دەبێت لەو کارانی کەوا کاری لەسەر دەکات. زۆر سپاس دکتۆر کاوانگەردی سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستان لە هەولێر بنێرانی بەڕێز ئەمە ئەوەشتان پێ بڵم کە سبەی بربژێری کۆمەڵی ئیسلامی کوردستان میوانمە و سەبارەت بەو جەدەلەش کە لەسەر ڕێفراندۆم هەیە وشەی ڕێفراندۆم چیەکی پێوە نراوە بەڕاستی من عاشق و دڵخوازی ڕێفراندۆمم هیوادارم ئەم چیە لێ بکرێتەوە ڕێفراندۆم نەکرێ بە مادەی شەڕ لە بینی لایەنەکانە لایەنگیری من بۆ ڕێفراندۆم لە منطقێکی کوردانەوەیە نەک وەکو ئەجندایەکی حیزبی ڕێز و سڵام بۆ هەموو لایەکتان سپاس کە بینەرمان بوون تا سبەی شەو ئەچمە خزمەت کۆمەڵی ئیسلامی کوردستان کاتێکی خۆش دووبارە بەخێر بێ دکتۆر کاوان ئیسماعیلگەردی سەرۆکی لیستی پارتی دموکراتی کوردستان لە هەولێر یەک ڕستە بڵێ بە میوانەکانت چیاڵە یەک ڕستە ڕێگری دەکەم لە هەر یاسایە کە دژی بە ژەوندێ باڵەکانی هەرێمی کوردستان بێت بەهۆی ئەو باگراوندە زانستەیەکەوە هەموو بەخێر بێت سەرچاو سەرکەوتوو بێ ئینشاءڵڵا ئێوەش بەخێر بە سەرچاوەکانم زۆر زۆر